پاشانێکێک لەو تەقریرانی کە لەسەر ئەو سەرۆت سامانەی لە لای خامنەئی کۆبووەوە کاڵە زیاد لە 45 ملیارد دلار لە بەردەستی ئەوە هەیە وەکو خومسی ئیمام. خومس لای شیعەکانەوەیە کە دەستکەوتی خۆی چەندە؟ یەک لەسەر 5 ئەدا بە ئیمام بە مەرجعیەتەکەی. ئەمە جگەلەوەی لەو سەرجادانە هەر بەینی 100 مەتر 200 مەتر سندوقێکی تەبەڕعات دانراوە کە خەڵک خێری تێکە بە درێژایی هەموو ئێران. ئەمە سندوقی خێر و خێراتێکە ڕاتەوە بۆ لای ڕەهبەر، بۆ لای خامنەئی. بۆیە خامنەئی ڕاستە خۆ ئەو مڵکی شخصی خۆی نییە لە لای بێ، بەڵام خامنەئی 45 ملیارد دلاری لەبەردەستایە بۆ کوێی سەرفەکاتەوە، بۆ بڵاوکردنەوەی تەشەیوعەکە لە وڵات و لە وڵات، بۆ ناردنی ساڕوخ بۆ ئەمنیەت. ئەنجا کە زۆر محتاجە بن مەجبورە بن بێن ئەم جارە لە عێراق بدۆشن بۆی خۆیان استیفادەکە بکەن. بۆیە ئێستا عێراق لە بەشی شیعەکەی و ئێساوا کوردستانیش زۆنی سەوزیان کەوتۆتە بەردەست و نەوتی کەرکووگە دزن. ئەوەی کە عێراقیان کردووە یەکەم بە بازاڕی ساغکردنەوەی کاڵاکانیان، دووهەم وەرگرتنی هەموو شتێک کە لێوە دێ. کام شتەی لە ئێران ڕەواجی نییە ئەیهێنەوە بۆ ناو شیعەکانی عێراق، هەروە بۆ کوردستانیش ئێستا بۆی لەوێ ڕەواجیە. هەزاران بە هەزاران یعنی هەزاران شەریکە هەیە.